مشمانە وینەی ئاڵای ڕێزگاری دایم لەناو مشتمانە گەشتن باورە لەری شەر بەشتیمانە گەشتن باورە لەری شەر بەشتیمانە یەکسانی و ئازادی مەشهەڵانێریمانە مەشهەڵانێریمانە هێزگرن دەی هێزگرن ڕۆژ بەر خوددانە دنیاوەبی بەر خوددان جوێ بەند و زندانە ژنەوە ژیان ئازادی بانگوازێ گشتمانە وینەی ئاڵای ڕێزگاری دایم لەناو پشتمانە دنیاوەبی بەر خوددان جوێ بەند و زندانە ژنەوە ژیان ئازادی. گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، زۆر خۆشحاڵم کە جارێکی تر بە بەرنامەی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵا دەبینەوە میوانی ماڵەکانتان. لە دوای هەبکی وێبسایتی سامانەی داخڵی ناوخۆیی خەبەرگوزاری فارس بەدەستی گروهی هەکری بلاک ڕیڤارد کە فایلێکی سەوتی لە دانیشتنی جێگری فەرماندەی بەسیج لەگەڵ مدیرانی ڕسانەکانی حکوومەت هین بووە هاتووە سەرجەرەوە. ئەم فایلە سەوتیە نزیک 2 سەعاتە. ئەم فایلە سەوتیە کە نزیک 2 سەعاتە زۆر وردەکاری باسکراوە لەم فایلە، باز لە ناڕەزایەتیەکان، مانگرتنەکان، هەتا جامی جیهانی کراوە. بۆ باسی زیاتر لەسەر ئەم فایلە سەوتیە و زۆر وردەکاری تر داوام کردووە لە بەڕێزان هاوڕێ هەڵمەتی پایبەندی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا و هەروەها هاوڕێ ئەسرینی قادری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا کە لەم بەرنامەیە بەشداران. فەرموون تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێ هەڵمەت ئەم کاتت باش، هاوڕێ ئەسرین ئەم کاتتان باش، زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. زۆر زۆر سپاس هاوڕێ گوڵیان، منیش ڕێزی سڵاو و خۆشەویستی مەز بۆ جەنابت و بۆ میوانەکەت و هەروە بۆ هەموو هاوڕێیانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا و ئارەزوی مۆفەقیەت بۆ گلایەکتان. زۆر سپاس هاوڕێ هەڵمەت، بەڵام تەسویرتان نییە. فەرموو هاوڕێ ئەسرین فەرموو. من سلام هەیە لە خەمەتێوە و هاوڕێ هەڵمەت و بینەرانی عزیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. زۆر سپاس هاوڕێ هەڵمەت. لە سەرەتاوە باسم کرد کە فایلێکی سەوتی لەلایەن گروهی هەکری بلاک ڕیڤاردەوە ئفشا کراوە. لەم فایلەدا باسی ناوەندەکانی ئەمنیەتی لەسەر ناڕەزایەتیەکان کراوە. ئێوە توانن لەسەر ئەم فایلە بۆمان باسکەن؟ بەڵێ بەسەر چاوەکان مەگەر ئیجازە بن دا من کورتە بەحسێ لەسەر ئەم مەسەلە باسکەم بۆتان. بەلە هەرچێشتە ئیجازە بن. هاوڕێ هەڵمەت ببوورە تەسویرت نییە، سەفحەیەکی ڕەشە لای ئێمە، ئەگەر بکرێت تەسویرمان پێبەی زۆر سپاس دەکەم. تەسویرەکەت ڕەشە. گۆیا دووربینی تەلەفۆنەکەت خاموشە، ئەگەر بکرێت دووربینمان پێ بدەی زۆر سپاس. هاوڕێ هەڵمەت یان بەڵێ ئەوە خەریکم زانم دووربینەکە بەهەرحاڵ من نازانم میسە دووربینەکە بازە، بەڵام کێشە نییە. ئێوە جوای پرسیارەکە بدەنەوە، دوایە کە پرسیارمان کرد لە هاوڕێی نەتوانن دووربینەکە باش. زۆر باش. ئەگەر ئیجازەم بەی لەبەرە پێشەکی تەسلیەت و سەرخۆشی خۆم ئاراستەی بنەماڵەیە و گیان بەختکردوانە بکەم کە لەم انقلابا گیانیان بەخت کردە و لە ئێرامەی ئەم مبارزە و هەروەها داوای چاکبوونەوە بکەم بۆ ئەوانەی کە بریندار بوون لەم خیزشا و لەم انقلابا. بەڵام بەلە هەر شتێک باسکەین بزانین چۆن ئەوێت مەسئولێکی بانی نظامی لە سەدحێکی بانا کە خۆی ها لە سەحنا و دەستی ها لە کوشتاری خەڵکا تێت و فایلێکی بەو جۆرە لە دەستی دەرەچێ یا هەرچێ
یا ئیسفادەی لێکەن و بلاخرا فایدی وای لێ تێتە دەرەوە علەتی چەس ئەگەر لەسەر مەسائلێکی بەم جۆرە ئینسانێکی سیاسی بێدانیشێت تحلیل کات تحلیلەکانی بەم جۆرە لەسەر دادەها و ئەخباری کە ئەگەیتە دەستی ئەخبار و دادەهای کە ئەگەیتە دەستی باسی ئەکات بەڵام وەختی مەسئولێکی نظامی کە خۆی دەستەندەرکاری کوشتاری خەڵکە کەس کە خۆی مەسئولی نیروەکانە لە خیابان و لە شار و لە منتەقا بۆ قەتڵ و عامی خەڵک ئەم مەسئولە نظامیە واقعیەتەکان چ نقطە ضعف و چ نقطە قووەتی نیروەکەی خۆی و نقطە ضعف و قووەتی نیروە مقابلەکەی کە خەڵکە باسەکات دیانی لە زوان مەسئولێکی نظامی کە خۆی لە سەحنا حزوری هەست تۆ ئەتوانی ڕاستیەکان دەربێنیت وەختی تێت ئەم معاوەنی بەسیجی سوپای پاسدارانە ئیعلامە کات ئێژێت ئێمە لە مقابل مردمە زعیفین ئێمە لە مقابل مردمە شکستمان خوارگە تەظاهراتەکان دانە ناو ئەوات احتسابەکان ناو ئەوات و حزوری ژنان لە سەفی ئەوەڵی مبارزاتە باس ئەکات و زعفەکانی خۆیان دانە ڕوون ئەکاتەوە لەو جەلەسا بە نیشانەی ئەوەسا نیشانەی دەرماندەگی خۆیانە کە ماگنەسەوە بە دوای ئەوە ئەم پیاگە باس ئەوە کاتێژێت 23 ڕۆژی احتساب 24 و 25 26 احتسابی سەراسەری بازاری تاران ئەمە زۆر مهمە ئێژەی وەختێک ئێمە تینە دەرەو ڕوبەڕووی مەجموعەیەکی خەڵک ئەبین یەکجار لە خیابانەکانە و لە شەقامەکانە لەم لاو دوارە تێدێژێت ئێمە لە مقابل ئەم خیزشا لە مقابل ئەم انقلابە زعیفین بۆ ئەوە کە نیروەکانمان بەتایبەت نیروی ویژە کە ساڵهای ساڵ دەورەیان دیگە و مجهزن و تەجهیز بووبن بە ئەنواع و ئەقسام تەجهیزاتی نظامی زدی شۆڕش ئەمانە هێلاک بووگن خەسە بووگن ماندوو بووگن و کوفتان و ناتوانن ئێدامەی بن لە لایکە و ورەی خۆیان لە دەستاگە لەباری ڕۆحیە و زعیف بووگن و زعیفن ئەمانە گشتی بیتە سەریەک ئەوێتە ئەوەی کە ئەم معاوەنی بەسیجی سپای پاسدارانە بە زوان بێزوانی ئێژێت ئێمە شکستمان خوارگە لە مقابل خیزش و ئینقلابێکە کە لە ئێرانە ژنان کچان دانیشتجویان و محەسڵین و کارگەران و خەڵکی توولەی مردم خسیان سەر ڕێگان تێتە خوارە و قسە لە کوردستانە کاتێژێت لە احتسابێکی سەراسەری چەندین ڕۆژە هەست لە کوردستانە بە یانبەختکردنی ژینای ئەمینی دەست پێ ئەکادەم احتساباتەوە سەراسەر ئێران و بەڵخ سیستان و بەلوچستانی ژەگرێتەوە لە نەتیجاژێت مانەوەی ئێمە لە خیابانەکانە ناتانێت نەتیجە بەخش بێت ئێمە ئەبێت بەفکر نیروەکانمان بیت فاکتێک یا قسەیەک لە خامنەیە گەڕێتەوەژی خامنەی وتیە معیشەتی نیروی انتظامی بۆنە سەر یعنی پارەی فرەتریان بن پێ پولی فرەتریان بن پێ کە بتوانن بمێنەوە لە خیابانەکانە و مقابڵە بکەن لە تەک ئەم خیزشا و لە تەگەم انقلابە بەحسێتر ئەکات بەحسی ڕۆحیە ئەکارێژێت ڕۆحیەی نظامی و ڕۆحیەی مبارزاتی نیروەکانی ئێمە هاتکەسە خوارەوە هاتکەسە ژێر سفر لە مقابلیان نیروی مبارزاتی و خیزش و انقلابی خەڵک ڕۆژ بە ڕۆژ فراوانتر ئەبێت ئیشاراکە بەوە ئێمە ئێژێت ئێمە نەتەنیا لە خیابانەکانە بەڵکو ئێمە لە مەحەلەکانە شەوگەلا بە بۆقلێدان و بە شعادانندا ساختمانەکانە و ئێمە وڕەز بووین و نیروەکان ئێمە لەباری ڕۆحیە و داغان و وێران بووگن تێتە خوارە و قسە لەوە ئەکات کە چ باید کرد ڕاوێژ ئەکات بۆ ئەو تیمە کە بەدەڵ خۆیان جەمی کردگەسە و چەپکەن هەر کارێک ئەکات کە بتوانێت بە جۆرێک تەوجیه بکات کە ئەم نیروگەلە بتوانن لە مەیانی مبارزە لە بەرامبەر ئەم خیزش و انقلابە و بێسن هیچ شتێکی پێ نییە تەنیا شتێک کە تێریتە وێژێت خامنەی وتیە وەزعیەتی معیشەتیان و لەباری ڕۆحیە و تەقویەتیان کەن و معیشەتیان بۆنە سەر تێتە خوارە و بەحسەوە کاتێژێت ئێمە وەختی تواشا ئەەکەین تەنها ئەم انقلابە مربوط بە ئوستانێک یا دوو ئوستان نییە بەڵکوس لە سەراسەر ئێرانە پەخشە و بووگەسە و محەسڵین لە سەدحی دەبستانەکانەوە دەستی پێکردگا تا سەدحی مەدارس و دەبیرستان و لەو دووە تا سەدحی دانشگا و هەموو دانشگاکان ناو ئەوە دەژێت هەمزەمان 55 دانشگا 6 دانشگا بە یەکە و تحسنەکە اعتصاب بکات معلمین و ئوستادانی دانشگا ناچنە سەر کلاسەکان لە نەتیجە ئەم انقلابێکە کە جمهوری ئیسلامی و حکوومەتی ئیسلامی لە مقابل
ناتوانێت مقاومەتی بکات کە خۆی گەلێکیان تەنها یەک ڕێگەی هەست کە ئێمە بە فکرەوە بین کە لە ئایندا ئایا ڕێگەیەکتر بدۆزینە و کە بتوانین لە مقابلی ئەم خیزش و جنبشە لە ئەقل مقاومەت بکەین. دوو مانگ وردەی کە خۆی باسیەکاریژی دوو مانگ وردەی کە ئەم مردمە خەستەگی ناپەزیر هەن لە دەرەوە بدون اینکە تەوەجویان بە مەعیشەتیان بە حقوقیان بە کاریان بە شتێکیان کردوێت لە نەتیجە ئەمە ئدامەی ئەم انقلاب و خیزشە بۆ ئەوان پیرۆزیە بۆ ئێمە شکست. ئەمە تا ئێرە حتمما تێمەوەلاتان پرسیاری ترتان لێ یەکەم پێشەوەی کە بشمەلای هاوڕێستین ئەگەر بکری ئێوە تەسویرەکەتان خاصکەن دواتر بێنەوە ناو بەرنامەکە چون ئێستا ئێوە فقط دەنگتان هەیە ئەگەر بکرێت تەسویرەکە چاککەن دووبارە بێنەوە ناو بەرنامەکە. هاوڕێسترین فەرموو گۆڵازیان هاوڕێسترین کاکەڵمەت باسی لەم فایلە کرد وردەکاریەکانی ئەم فایلە سەوتیە لە چه لە حازێکە و یان بێژم بۆچی جایزە ئەهەمیەتە و ئەرزیابی لە حکوومەت چۆن نیشانەدا نسبەت بەم احترازاتە بەڕای ئێوە؟ بەڵێ گۆڵازیان هەروەکە هاوڕێ هەڵمەت باسی کردوە بۆ خۆشتان لە مقدمەی بەرنامەکە باستان کرد خۆ ئەم فایلە سەوتیە کۆبوونەوەی ڕۆژی پێم وایە 24 ئابانە کە قاسمی قوڕیشی لە تەک مەجموعەیەک لە نیروەکانی بەسیج و سپا ئەوانە پێکەوە هێنیان کردووە کۆبوونەوەیان بووە خەڵکانێکی زۆر عەکسۆڵ ئەمەڵیان هەبووە نسبەت بە ئەم فایلەی کە بڵاوە بووە یان لەو چووە ئەس جملەوەی کە زۆربەی کاربەرە ئینتەرنێتیەکان هاتوون تویتیان کردووە و تویانە ئەگەر پێشووتر ئێمە باوەڕمان بە ڕوخان و شکستی جمهوری ئیسلامی هەبووە ئێستا ئەم باوەڕە ئەبێ زەر دەرە پەنجی بکەیت یانێ وەها تاسیری داناوە لەسەر خەڵک ئەو شتانێکە باسی یەکەن لەوێ لەنا ئەو کەسانەی ئاعترافەکەن کە لە 22 ئۆستانی کشوەر ئاعتساب و ئاعتراز کراوە لەو ڕۆژانەوە فرەتر لە 70% کۆمەلگا و تویانە کە دەرگیری ئەم وەزعیەتە بووە و هەروەکە هاوڕێ هەڵمەتیش باسی کە ڕۆحیەی نیروگەل سەرکوبیان کە ڕۆژانە هانە کەفی خیابانوە یا ئەو نیرووە ناجاگەدان کە بەو ناوە ئەناسریان فرەماندون و هەروەها باس لە شکستی ڕسانەکانیشیان ئەکەن لێناکە بە نۆعی ئێژن کە زۆربەی کاربەرە ئینتەرنێتیەکانی تر لەتەی ئەو چەند مانگێکە اعتراضات لە ئێران هەبووە هیچ بوونە کاناڵهای جمهوری ئیسلامی دنباڵ نەکراوە بەڵکو هیچ مەشروعیەتێکیشیان نەتەنیا نەماوە بەڵکو ڕسانەهایەکەوا قەبلەن بە ئێستەڵا هیچ ناو و نیشانێکیان نەبووە و یا کەم دەست ئەگیریان خۆب ئەوانە فرەتر لێنا دنباڵ ئەکرێن و هەروەها باس لە ئەوەی کە هاوڕێ هەڵمەت باسی کرد باس لە ئەو حەق دەستەی کە بۆ کەسانێک کە ئەدرێت باس لەوە ئەکرێت کە 7 ملیۆن تمەن بە ئەم کەسانە ئەدرێت کە ئەمە دەرامەدێکی کەمە ئەمە خۆی نیشان ئەوەدات کە جمهوری ئیسلامی حتا لە بواری ماڵیشەوە بە نقطەی گەیشتووە کە ناتوانە حتا نیروەکانی خۆی بە ئیستیڵاح بە نەوعێک چت بکات. هەروەها باس لە زیندانیگەل سیاسی ئەکرێ کەسێک بە ناو حسینی ڕۆنەقی ئەکرێت زیندانی سیاسی لێنا باس لەوە ئەکرێت کە ئەم زیندانی سیاسیە زۆر مهمە چونکە لە ناو کۆمەڵگاوە تایبەتەن لە ناو ملەتی ئازەری بەناوبانگە و ترسی ئەوەیان هەیە کە ئەگەر حسینی ڕۆنەقی بێسەڵا لە زیندان گیان بەختکات لەوانەیە ئەمیش وەکو ژینای ئەمینی شتێک بێت وەکو سەرهەڵدانێک بۆ ئەو خەڵکە دووبارە شتێکی تر دەست پێ بکات و بۆیە تێن مەسەڵەن بە دوای چەند ڕۆژێک ئەبینن کە حوسێنی ڕۆنەقی وەزعیەتی جسمانی باش نامێنێت ئازادیەکەن. بۆیە من فکرەکەم لەوچوونی هەمچین فایلێک ئەتوانێت بە نوعی ڕۆحیەیەکی چەند بەرابەر بدات بە خەڵک. دیارە جمهوری ئیسلامی مەشروعیەتی نەبوو، دیارە هەموو شتەکانی هەموو ئەو چوارشێوەی کە هەیەی بۆ خەڵک ڕۆشنەکە لە چه ئاستێکدایە. بەڵام بە لەوچوونی ئەم فایلەش من فکرەکەم بە نوعێک ڕۆشنگەری کریا کە ئەگەر تۆزێک بە ئیسلاح بەم سەرکوبانێکم ئەواخرە لە کوردستان تایبەتەن کرا بە نوعێک ترس و یا ناومیدی گەرەکی بوو بە ناو خەڵکە زاڵ بکات بە فاشبوونی ئەم
فایلە نوعێک دڵگەرمی بۆ خەڵک دروست بوو کە بەڵێ نیروەکان جمهوری ئیسلامی بۆ خۆیان ماندوون و واقعیەتەکەیان لە ناو خۆیانە کە چه ئەگوزارێت فاش کراوە ئەوە بۆ خەڵک جێگای ئومیدە بە نەزەرم و فکرەکەم ئەبێ ڕۆحیەی خەڵکیش بە همچین بڵاوبوونی همچین فایلگەرێک ئەبێ ڕۆحیان بەرز بێت و بۆ قەدەمهای بعدی کە سازماندەهی و ئەو شتانە بێت کە ئەلبەتە ئێمە ئێستا تقریبا ئیتر شاهدی ئەوە بووین کە ئێستارتی بەسەڵا اعتصابی کامیۆنداران لە کارخانەجاتی متفاوت خەریکە اعتصاباتی شک لەگرێ و من فکرەکەم واردی فازێکی تر ئەبێت ئەو اعتراضاتە لە ئێران. بەڵێ هاوڕێستین لەو فایلەکەوە باستان کرد باسی لە میزانی اعتصابات کردووە لە چاران و لە کوردستانە و تێنەوە دەرسەد لە کوردستانە ئەم اعتصاباتە بەقەڵ خۆمان بێژی موفق بووە. پێچوان نییە هەر ئەم نەوەوا خۆیان باسییان کردوە سەرکوبەکانی لە کوردستانە زۆرتر کردووە. بەڵێ خۆ ئەلبەتە من فکرەکەم کە کوردستان ئەوە ئێستا نییە کە سەرکوب بکرێت. کوردستان لە بەرانبەر بە دیکتاتۆریەکان بەرانبەر بە تایبەتەن جمهوری ئیسلامی هەمیشە نەیوتکە ئەوە شتێکی تازەنیەوە مختص بە ئەم شۆڕشە نەبووە کە ئێمە بێژین سەرکوبەکانی جمهوری ئیسلامی و یا حکوومەت نسبەت بە کوردستان مختص بە ئەم چەند مانگەیە کە هەیە. کوردستان 24 ڕۆژ مقاومەتی کرد لە بەرانبەر بە تۆپ و خۆمپارەی ڕژیمە و کە وەختی حکوومەت داستەپا بە مل خەڵکە. کوردستان تایبەتەن لە شاری مەهاباد ئێمە شوانەی سید قادرمان بوو کە چیان کرد بە دوای ئەوە. منزورم خب ئەوەیە کە دیارە ئێستا لەوانەیە اعتراضاتەکان و یا شکل و نوع و فرمی پوختەتر بووی بەڵام خب لە بواری ئاگاهی سیاسی و هەمیشە کوردستان صاحبی هەڵویست بووە هەمیشە متأسفانە بە نوعێک تەحمیل پێکراوە کە با تۆجۆ بەوەی کە جمهوری ئیسلامی نیرویەکی سەرکوب و وحشیانەی هەیە مسلحن خب خەڵکیش هیچ کات ئەلبەتە چۆکیان دانەداوە نسبەت بە ئەم قەزیە نسبەت بە ئەم نیروگەلە ولا هەر سەرهەڵدانێک بە نەزەر من خۆیان نواندووە ئەو جەسارەتەی کە ڕۆژانی 24 ڕۆژ مقاومەت و ئەوانە لە خۆیان نیشانیاندا خۆب ئەمانە هەمووی نیشانەدا کە کوردستان تایبەتمەندیەکی خاصی خۆی هەبووە. ئەویش شاید هەڵبگەڕێتەوە بۆ ئەوەی کە کوردستان جامعەیەکی تەحەزوب یافتەز ئەحساب لەوێ حضوریان هەبووە ئێستا بلاخەرە شاید حضوری فیزیکی نەبووە بەڵام ڕنگدانەوەی ئەحسابی سیاسی لە ناو ژیانی ئەو خەڵکە چۆنیەتی ژیان کردن چوزانم ئەو شکڵی کە ساڵانی 57 ئەو شکلی شۆرایی زندگیکردنە کوردستان تەجروبەی ئەوانەی هەیە و ئەمانە ئەبێتە باعث کە ئێستش کەماکان هەر لەسەر ئەو باوەڕە بمێنێتەوە و من فکرەکەم هەروواکە وتم متعلق بە ئێستانیە سەرکوبی کوردستان ئەو ئاگاهیەی هەر لە سەرەتاکانی ساڵی 57 هەبووە و بە نەزەرم ئەبێ شارەکانی تر ئەو سەدحە لە مبارزەیان ئەو نوعە لە مبارزە کە لە کوردستان هەیە وەختی کوردستان دەست ئەبا بۆ بنکەکانی بەسیج ئاگرەدا وەختی دەست ئەبا بۆ شوێنهایەک وەکو فەرمانداری یانە ئەمەیتر نقطەیەکە نقطەی پایانی جمهوری ئیسلامی خۆب ئەبێ شارەکان تریش بە نەزەرم ئەمە شاید کەمێک لە بواری ئەوە چت نەبێ بێژن کە نابێ عەجەلە بکرێت لە اعتراضات دەبێت لە سەدحی ملیۆنی خەڵک بێنە خیابان ئەوە کامەڵەن دروستە بەڵام من فکرەکەم بە سەد قات کوردستان پێشڕەوترێکە لە باقی شارەکانتر لە بواری ئاگاهی سیاسی و جا بۆیە ئێمە ئەبێ ئەو هەماهەنگیە ئەو هاوەهەنگیە لە بین شارەکانی تر و کوردستان بە وجود بێرین کە ئەو سەرکوبەش ئەو هەزینەش مەقدارێ لەسەر کوردستان کەم ببێتەوە. بەڵێ هاوڕێسترین باسی تایبەتمەندیەکانی کوردستان و کرد. پێتاوانیە بەم لەشکەرکشیەکە لە چەند هەفتەی ڕابردووە دوای ئەوەی کە لە جوانڕۆ مەهاباد بۆکان پیرانشار وە زۆر شاری دیکەی کوردستان ئاخێزێکی جەماوەری بەرفراوانتر هاتە ئاراوە هەتا زۆری کەسی زۆر جوانی انقلابی بەداخەوە گیانیان لێدەستا بەیانگەر مەرحەلەیەتر بێ لەم ئینقلابە پێتان وایە ئەمە بەیانگەر مەرحەلەیەکی ترەکە کۆماری ئیسلامی ئاوا
لەشکرکشیەکە بۆ کوردستان؟ بەڵێ خب گۆڵمازیان من لە قسەکانم وتم کە کوردستان هەمیشە سعی کردووە جمهوری ئیسلامی ئەم کۆمەلگا وەکو کۆمەلگایەکی نظامی وەکو کۆمەلگایەکی احتشاشگر نیشان بدات ئەوەی کە ئەحزاب لەوێ وجودیان هەبووە. خب ئەبینی مەسەڵەن لە هینی سەرکوبەکانی ئێمە تیری جەنگیمان بینی لە کوردستان کە ئەوە لە شارەکانی تر ئەوە نەبوو، لە نێشا تیرەندازی کرا، خەڵک کوژران لە شارەکانی تر، بەڵام مەسەڵەن تیری جەنگی تیرێکە هینی دووشکا بووە لە کوردستان بینراوە. ئەمە نیشانەی ئەوەسە کە وتم ئەو تایبەتمەندیگەرە بووە سەباعث ئەوەی کە جمهوری ئیسلامیش نسبەت بە کوردستان جۆرێکی تر عەکسۆڵ ئەمەڵێکی تری هەبێ و من فکرەکەم واردی فازێکی تر بووە. ئەم جاری تر جمهوری ئیسلامی حتا لە بەرابەر ئەم شتەکە خۆی ساڵیانێکە بە نۆعێک گەرەکی بوو نفاقێ دروستکە لە بین کوردستان و شارەکانی تر، کوردستان وەکو تەجزیە تەڵەب نیشاندا بە شارەکانی تر، ئەمە شکستی خوارد. ئەمە شکستی خواردوە خەڵکی شارەکانی تر ئەم جار هاتن پشتیوانیان کرد لە کوردستان. شاید لە ئاستێکی ئەوە نەبووە کە لە سەدحێکی میلیۆنی فعلەن هەشتێ نەهاتوونەتە خیابان، بەڵام خۆب ئەگەری ئەوە هەیە کە اعتصاباتی کرێکاری بکرێت هەروە کە ئێستارتی خواردووە لە تەرەفی کامیۆنداران و ڕانندەگانەوە، خۆب ئیمکانی ئەوە هەیە کە لە شارە گەورەکان وەکو شارهایەکی بەندەری وەکو شاری تاران حتا اعتصاباتی کرێکاری بەڕێ بخریەوە. ئەمە نوعێک لە ئەو فازە جەدیدەیە کە لەوانەیە احتماڵی زۆر هەیە کە بە دوای ئەم فازەیە کە ئێستا هەیە کۆمەلگا بڕواتە ناوی و تایبەتەن کوردستانیش کە دوای ئەو سەرکوبە وەحشیانەی کە لە 25 و 26 مان کرا هیچ ڕێگایەکی نییە بجوز ئەوە بە نەزەر من. بەڵێ هاوڕێستین خۆتان نەزانن کە لەم ئاخێزەدا زۆر کەس گیراوە و زۆر کەسیش بەداخەوە گیانیان بەخ کردووە. بەشێک لەمانە منداڵان بوون، شاید ئامارەکەی نزیک 6 منداڵ لەم ئاخێزە گیانیان بەخ کردوێ. زۆربەیشیان گیراون ئێستا کە دانش ئامۆز بوون یامەوەی کە لە شەقامەکانە ناڕزایەتیان دەربڕیوە. چەند ڕۆژێکە کە ئەو کەسانەی کە لە زیندان ئازاد دەکرێن بە تایبەت منداڵان کە تەمەنیان ژێر 18 ساڵە دەستەوەن بۆ خودکوشی. بۆچی خودکوشی؟ ئێوە پێتان وایە هۆکارەکەی چیە کە لە زیندان ئازاد دەبن خودکوشیەکەن؟ من پێم وایە دانێک لەوانە کە ئەمڕۆ خەبەرەکەیشی حتا بڵاوە بووە لە شاری، ئەگەر ئشتباه نەکەم شاری ساوە لەوێ ئەبێت، ناوی دقیق ئێستا حوزور ذهنم نییە کە بە هێنی خودکوشی خەبەرەکەیان بڵاوە کرد، بەڵام ئەمە سەحەتی نییە. من فکرەکەم فرێک لەم خودکوشیانە کە بە ناوی خودکوشی بڵاوە بێتەوە لە ناوڕسانەکان حەب خودێک کاری جمهوری ئیسلامیە کە ئەو کاراکە. لەوانەیە حتا لە ناو زندانیش بە تەواو ڕێز و احترام بۆ تەواوی ئەو کەسانەی کە ئێستا لە ناو زیندانەکانی جمهوری ئیسلامین تەجاوزیان پێکرا بێت و تایبەتەن بۆ کچەکان ئەمە شکڵێک لە حازی ڕەوانی و ڕۆحی و وەهاکە بۆ فەردەکە بگەیتە ئەو سەفحەکە دەست ببا بۆ هەمچین ئەمەڵێک. بەڵام خۆ 50% لەوانەیە هەر خودێک کاری جمهوری ئیسلامی بێ بە نوعێک بێژێک کە ئازادیانم کردووە، بەڵام تە بداتە سەریان و بە شکڵێکی دروستکرا و سناریۆیەک دروستکا بۆیان بە ناوی خودکوشی. بەڵام من پێم وایە کە ئەمە سەحەتی نییە، لە ئاستی عمومی سەحەتی نەبێت کە وەکو خودکوشی بدرێتە قەڵام. بەڵام ئەگەر سەحەتیشی هەبێ من فکرەکەم ئەو بوارە ڕەوانیەسە کە ئیتر تەحمڵ ناکرێت بۆ ئەو فەردە بۆ تایبەتەن بۆ کچان تەحمڵ ناکرێت کە هەم لەوانەیە کۆمەڵگاش هەتا پەزیرشی ئەو کەسانە نەکا بەدی هەرچەند ئەو دیدە فرەکەمەوە بووە ئێستاکە وەختێک کچێک ئەگیرا ساڵانی پێشوو لەوانەیە کۆمەڵگا دیدێکی تریان نسبەت بە کچەکە بواەت کە ئەمە لە ناو زندان ممکنە تەجاوزی پێکرا بێت و پەزیرش نەکرێت لە لای کۆمەڵگاوە. بەڵام ئێستا بینین کە خۆشبەختانە سەتحی ئاعترازاتەکان ئێمە بینیمان کە ژنان پێشقراوەڵ بوون، ژنان بوون ڕێبەرایەتیان کرد و زۆربەی ئەو دەست بەسەر کراوانە ژنان بوون، زۆربەی ئەوانەیەکەوە کوژراون ژنانن و ئەم تابووە ئەم شتەی شکان لە ناو خەڵکە کە ژنان کاتە ئامانجی ئەوەی کە وەختێک لە ناو زندانەکان ئازادە بن کە ئیتر کۆمەڵگا و خانەوادەکان پەزیرشیان نەکەن. بەڵام هەروەکەوتم بەڵێ من فکرەکەم کە ئەمە پیلان و سناریۆی خودی ڕژیم بێت کە بە دوای هاتنە دەرەوەی ئەو کەسانە یا شاید هەر چوزانم لە ئاستی ئەوەی کە وەکو لای خۆمان ئەڵێن دەرمان خواردیان بکەن، چوزانم نوعێک
سەم و ئەوانش تەئسیری هەیە هەمووی ئەم جەنبانە بێ بەڕەسی بگریەوە لە حەدی کارشناسانەشێ لەم بابەتەوە قسە بکرێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەسرین. ئەگەر هاوڕێیانی هاوکارم ئامادە بن کلیپێک دەبینین دواتر پەیوەندیەکەمان لەگەڵ هاوڕێ هەڵمەت بەردەوامە بین. سلااوتان لێبێ دووبارە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە پەیوەندیەکەمان لەگەڵ هاوڕێ هەڵمەت بەردەوامە. هاوڕێ هەڵمەت دەنگم دەبیستن؟ هاوڕێ هەڵمەت هاوڕێ هەڵمەت دەنگمە بیستن؟ هاوڕێ گوڵێگیان دەنگ بەس؟ بەڵێ بەڵێ مستەقیم هانە سەرخەتەوە فەرمونون دەنگتان دێت. ئیسە دەنگ بەس؟ بەڵێ 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 من دەنگ تۆم نییە. هاوڕێ هەڵمەت دەنگی من نەبیستن؟ هاوڕێ هەڵمەت هاوڕێ هەڵمەت دەنگمە بیستن؟ ئەگەر هاوکارانم دووبارە هاوڕێ هەڵمەت هاوڕێ گوڵێ دەنگ بەسیسا؟ بەڵێ دەنگتان هەیە هاوڕێ هەڵمەت بەڵێ. زعیفە دەنگ تۆ زعیفە بۆ من. من دەنگی ئێوە ئەبیسم ئێوە دەنگی منە بیسن؟ دەنگ و زۆر زعیفە هاوڕێ گوڵێ. هەزانم دەنگم زۆر بەداخەوە دووبارە دەنگی کاک هەڵمەت بوو بەڵام ڕەنگی نەبوو. بەردەوام دەبین تەک هاوڕێ ئەسرینە تاوەی کە هاوڕێ هەڵمەت دەتوانێت بێتەوە ناو بەرنامەکەمان. هاوڕێ ئەسرین باس لەوەیە کرێت کە اختلافاتێک لە ناو ڕیزەکانی خودی جمهوری ئیسلامیدا هەیە و لەوانەیە ڕیزش بکات. ئەمە چەندە دەتوانێت ڕاست بێت و چەندە دەتوانێت ڕۆڵێکی تر لەسەر ئەم شۆڕشە بێت؟
گۆڵازگیان جمهوری ئیسلامی بۆ مانەوەی لەسەر قودرەت هەمیشە و اختلافاتانەی ناوەتە لاوە و تاکو ئێستا بەڵام ئێستا لەوانەیە کە وەختێک منفعەتی ئام لە بەرچاو نەگیرێت ئەو ریزشەش بکرێ ساڵەکانی مەسەڵەن 96 بینیمان ساڵی 1970 بینیمان کە ئەو اختلافاتە لە بینی کەسەکانە هەبوو بەڵام بە خااتری مانەوەی قدرەت بە خااتری مانەوەی جمهوری ئیسلامی هیچ وەخت ئەو اختلافاتانە بروزی ناکردە خوارەوەەوە ئەو ریزشە هینەی ناکرد ئاچنانیە ناکرد مەسەڵەن نەبینین کە میرحوسێنێ موسەوی اختلافیان هەبوو لەگەڵی بەڵام لە زیندانی هێن حەبسیان کردووە خانگی و شتێکی لەو نوعا بەکاردێنن بۆ یەکتر یعنی شتێ فەراتر لەوە نییە ئەوەی کە یەکتر سلاح بکەن بە ئێستلاح لە قدرەت وا نەبووە هەر کامێکیان لە شوێنی خۆیان لەوانەیە لەو مەقامێکیان مقدارێ هات بێتە خوارەوە بەڵام جمهوری ئیسلامی لەسەر شوێنی خۆی و ئەو چوارچێوەیە کەماکان هەر حفظ کریاگە لەسەر ئەو ئەسڵە هەمیشە پێکەوە هاوکاری و هەماهەنگیان هەبووە چون منافعی عامیان ئەکەوێتە خەتەر جا بۆیە ئێستا شتەکە فەراتر لەوە ڕۆیشتووە ئێستا تەواوی کۆمەڵگا بەرعەلەیهی تەواوی دەستەجاتی جمهوری ئیسلامی هەروەکە شعاری نە ئیسلاح تەڵەب نە ئوسوڵگەرا درا لە ساڵی 96 و 97ەکان بەملا ئەو نوع تەوەهومەی کە بە ئیسلاح تەڵەبەکان بوویان لەوانەیە بوو بێت لە ناو کۆمەڵگا خوب ئەو تەوەهومە ئیتر نەمان لە ناو خەڵک جا بۆیە لەوانەیە ئێستا ریزشیش بکەن لە ناو خۆیان و ئەمە ئەگەری هەیە و شتێکی شاردراوەش نییە لەوانەیە حتا بە تۆری عەلەنیش ئەوە ئیعلام بکەن بۆ ئەوەی کە کەسێکیان لەسەر قودرەت بمێنێتەوە ژێرپای بەقیەیان خاڵی بکەن. بەڵێ زۆر سپاس هاوڕێستین ئەگەر بڕینە بەشێکی تر لە بەرنامەکە و باس لە ڕۆڵی ژنان کەی لەم ئاخێزەدا ئێوە ڕۆڵی ژنان چۆن دەبینن خۆتان نەزانن کە لەم زیاتر لە 7 ڕۆژە ڕۆڵێکی بەرچاویان بووە. بەڵێ گۆڵنازگیان خۆشبەختانە هەر لە سەرەتاکانی ئەڵبەتە هەر ئێستارتی ئەم ئاعترازاتانە لە تەرەفی ژنانەوە دراکە لە شاری سەقزەوە بە خۆی گیان لە دەستانی ژینای ئەمینی بینیمان کە ژنان لەچکەکانیان فڕەداوە لەوێنەوە ئەمە تەکسیر بووە شارەکانی تر هەستان دیارە لە ساڵی وتم ئەم شتە ناڕزایەتی ژنان لە بە درێژایی عمری جمهوری ئیسلامی هەبووە حتا لە درێژایی عمری ڕژیمی پەهلەویش شاید زیاتر لە 100 ساڵە کە ژنان لە کۆمەڵگایەک وەکو ئێران حتا پێشووتر لەوەش هیچ گونە ماف و هینێکیان نەبووە بەڵام بە درێژایی عمر و تەمەنی جمهوری ئیسلامی ژنان ناڕازی بوو نسبەت بە ئەو سیستم و حاکمیەتە و لە هەر دەرفەتێک ئستفادەیان کردووە بۆ ئەوەی کە ڕۆڵ و نەقشی خۆیان بنوێنن لە مبارزە بەشدار ببن چوزانم ئەو شکڵی کە جمهوری ئیسلامی هەمیشە بیستویە کە خانە نشین بن بیستویە کە وەکو جنسی دەرەجە 2 محسوب ببن خۆ ژنان هەمیشە لە تەقابڵ لەگەڵ ئەمە بوونە هەروواکە بینین 70% لە سندڵیەکانی دانیشگاکان ئێستا متعلق بە ژنانە بینین کە لە سەتحی سیاسەتدا شاید وەکو قانون ئجازەی ئەوەی نەبێت کە لە بواری سیاست و ئەوانە بەشداری بکات بەڵام ئێمە بینین نەزەر ئەدات ژنان نەزەر ئەدان هەڵویست و دیدگاکان خۆیان نێژن صاحبی جونبشێکی ئەکتیڤن جونبشی ژنان لە ئێران جونبشێکی ئەکتیڤە شاید لە دوای جونبشی کرێکاری یەکێ لە ئەکتیڤترین جونبشەکان جونبشی ژنان بووە لە ئێران و هەمیشەش بە ناوبانگ بووە لە وڵاتەکانی تر هەمیشە وتویانەکە ژنان لە کۆمەڵگای ئێران باتەوە جۆبەوە کە حکوومەتێکی ئیسلامی و فاشیست هەیە لەسەر قوانینی جمهوری ئیسلامی کامڵەن دژە ژنە باتەوە جۆبەوانە ژنان هەمیشە لەو ئەکتیڤ بوون خۆیانە لەو فعالیەت خۆیانە دەستیان نەکێشاوە و تەواوی ئەم ساڵانە کە بەرعەلەیهی ژنان بەرعەلەیهی ئەو شتانێکە و مافوداخوازیانێک کە ژنان بوویانە جمهوری ئیسلامی کاری کردووەوە تەواوی ئەمانە کۆبووەتەوە و وەکو ئاتەشفشانێک فەوەرانی کردکەیتر لە ئەم ئاخێزەی ئەخیر کە زیاتر لە 3 مانگە کە بەردەوامە ژنان نەقش و ڕۆڵێکی سەرەکیان هەبوو هاتن وەکو ڕابەر و وەکو پێشقەراوەڵی ئەم ئاخێزە دەستیان کرد یانە شان بەشانی پیاوان نەترسانە هاتنە پێش کوشتەیان داوە چەندین ژن ئێمە بینیمان
کچانی جوان بوون گشتیان نەحایەتەن تا 30 ساڵ تەمەنیان بووەوە کەمتر حتا لە 30 ساڵ کوژراون سینیان سپەر کردووە لە بەر گولەکانی جمهوری ئیسلامی. منزورمەوەیە کە ژنان نەقش و ڕۆڵیان هەبووە و ئەو تایبەتمەندیە کە ئێستا هەیەی ئەوەیە کە گوتمەگەر لە پێشووتر ژنان فعالیەتیان هەبوو بەڵام ئەو فعالیەتە بەرچاو نەئاخرا ئەگەر ئەو فعالیەتە بە نوعێ دا ئەپۆشرا ئەو فەرهەنگە پیاو سالاریە حتا لە ناو جونبشەکانی تر سعیان بەر ئەوە بوو کە ڕۆڵ و نەقشی ژنان ئینکار بکەن ئەم جارەیەترەوە ئینکار نەکرا ژنان بە جسارەتێکی کامڵەوە هاتنە پێش وتیان ئێمەش حزورمان هەیە ئێمەشان بەشانی ئێوە هەین و چەندە ئێوە پیاوان حزورتان هەیە لە عەرزەی مبارزە ئێمەش ئەتوانین بە ئەو ئەندازە نەتەنیا وەکو پۆشتە جبهە کە ناویان لە ئێبردن ئێستا ئیتر خۆمان ڕسمەن عمەڵەن و فیزیکەن لە عەرزەی مبارزە حزورمان هەیە و ئەمەسە کە ئەو نەقش و ڕۆڵی ژنان ئێمە بینیمان کە لە چە سەدحێکدا هەبوو کە حتا شعاری ژن ژیان ئازادی وای لێ هات کە تەواوی ژنانی وڵاتانی تر نسبەت بە ئەم شعارە عەکسوڵعەمەڵیان هەبوو فرەی لە ژنە سیاسەتمەدارەکان ژنە سەرشناسەکان ژنە بەناوبانگەکان لە وڵاتانی تر هاتن لە حمایەت لە ژنانی ئێران هاتن پرچی خۆیان بڕێمانە شاید شکڵێکی نەمادینیشی هەبووە بەڵام خۆب ئەو حمایەتیانە کرد نسبەت بە ژنان چون نەزانن کە ژنان وەزعیەتێکی یەکجار خراپیان هەیە لە ناو کۆمەڵگای ئێران نەتەنیا قوانینێکی دەست و پاگیری ئیسلامیان هەیە بەڵکو فەرهەنگێکی دواکەوتوو پیاو سالاریش لە ناو کۆمەڵگا هەیە نەتەنیا کۆمەڵگاکە بەڵکو حاکمیت و تەواوی سیستمەکە بەرعەلەی ئەوانە. بەڵێ هاوڕێسترین باست کرد کە پشتیوانی کراوە ئێستا زۆر کەس پێیان وایە ئەوەی کە مەسیح عەلی نەژاد دەیکات دەنگی ژنانی ئێرانە ئەو دەتوانێت کۆمەکێک بکە یان ئەوە توانێت دەنگی ژنان بباتە شوێن هایە دیکە ئێوە ڕاتان چیە لەسەرەوانە؟ من فکرەکەم کەسانێک سلبریتی هایەک وەکو مەسیحی عەلی نەژاد کە خۆیان بە ئەمە بە سەراحەتەوە ژم شاید زۆربەی کەسەکان وا فکر نەکەن زۆربەی لە فعالین ژن ئێستا کاتی ئەوە نییە کاتی ئەوە نەهاتووە کە ئێمە بەرامبەر بە کەسانێتر بلەخەرە لە عەرسەیەک ممکنە فعالیەتیان هەبووە بەڵام خۆ نەزەریان فەرقکە لە بواری سیاسی و نەزەریان فەرقکە لەگەڵ ئێمە دژی ئەوانە ڕانەوەستین بەڵام من وەکو شخصی خۆم بەر ئەو عەقیدە هەم کە ئەمانە مدافعی حقوقی ژنان نین و ناتوانن نوێنەرایەتی ژنانی ئێران بکەن ژنانێکە بەشێکی زۆرینەی ژنانی ئێران بەشی قشر و تەبەقەی خوارەوەی کۆمەڵگان ئاخر چه سنخیەتێکیان پێکەوە هەیە ژنێکە تا دوێکە لەوانەیە ئینسان تاغیرەکە قابلە تاغیرە بەڵام ژنێکە چوزانم هەزار نوع ڕەنگی عەوەز کردووە ژنێکە چوزانم داوای چوارشەمبە هایە سفیدیە کرد داوای ئازادی یەواشەکیە کرد ئەو خەڵکە لەوە فەراترن یعنی داخوازیەکانیان لەوە فەراترێکە کەسانێکی وەکو مەسیحی عەلی نەژاد وە یا لەم نەوعە بێن نوێنەرایەتی ئەوان بکەن من فکرەکەم کەسانێک لە ناو ئەو کۆمەڵگا خۆیان ئەتوانن ڕێبەری خۆیان بن خۆیان ئەتوانن ڕێنوێنی خۆیان ببن و پێویست ناکە کەسانێکە بەستەڵاح زەرد و یا لە جنسی ئەو خەڵکە نەبێت نوێنەرایەتی ژنانی کۆمەڵگا بکات چون بە دوای مەنافعی خۆیان و نەحایەتەن ئەو قودرەت حسە قودرەت تەڵەبیە لەوانەیە ئەمانە بە دوای ئەو شتەوە ببن و هیچ وەختێک ئەو ماف و داخوازی قشری خوارەوەی کۆمەڵگا کە ژنانی تەبەقەی کرێکار ببن هیچ گونە سەنخیەتێکیان لەگەڵ ئەو کەسانە نابێت. بەڵێ هاوڕێسترین باسی تەبەقەی کرێکارت کرد چۆن دەتوانین ژنانی کرێکار بێرینە ڕێزی مبارزەوە چۆن دەتوانین پەیوەستیان بین بەم ئەترازات و ناڕزایەتیانە کە ئەم ئەترازاتە ئێستا دیارەکە خەوتووەسەوە بەڵام ئەمە ناخەوێتەوە چون ئەمە وەکو ئاگرێکە کە گوڵەکەی کەم بووە بەڵام بەردەوام دەبێت چۆن دەتوانی لە ئایەندا ژنانی کرێکار ژنانی خانەدار پەیوەستی ئەم ناڕزایەت و مانگرتنانە بن؟ بەڵێ هەر ئێستاش هاوڕێ گۆڵناز 70% لە کرێکارانی شرکەتی قەتعەسازی کورۆز ئەگەر ئێشتباه نەکەم لە قەزوین 70% ئەوانە کرێکارانی ئەو شرکەتە ژنانن و ئەمە ئاعتسابیان کردووە هەر ئەمڕۆ ئاعتسابیان دەست پێ کردووە
و ئەمە خۆ نیشان دەهەندەی ئەوەیە کە ژنانی کرێکاریش حزوریان هەیەوانێک کە لە بەشی کرێکاری هەن حتممەنەکە پەیوەست ئەبن ئەگەر دەستێکی هاوبەستەیان هەبێ ئەگەر ئەو اعتصابەی کە ئێستا لە کامیۆنداران و دەستی پێکردووە بگاتە شوێنەکانی تر حتممەنەکە ژنانیش ئەوەڵین کەسانێک ئەبن کە پەیوەستە بن بە اعتصاباتەوە و بە نەزەرم هەروەکە باسیشمان کردووە اعتصاب ئەتوانێت یەکێ لە ئەسڵی ترین وەکو ستونە فەقەراتی ئینقلاب ناوی لێ ئەبرێت وەکو دانشگای ئینقلاب ناوی لێ ئەبرێت اعتصاب ئەمە بۆیە مهمە چۆن ئەتوانێت وەکو ئستراحەتێک بێت بۆ ئەو کەسانێک کە چەندین مانگە هەن لە کەفی خیابانەکان خەریکن اعتراضەکەن ئەتوانێت وەکو پاوزەیەک بۆ ئەوان نەفەسێکی تازە بکەنەوە بۆ قەدەم هایە بعدی و فکرەکەم ژنانیش حتممەنەکە لەگەڵ ئەم بەشە حتممەنەکە هاوڕاهی ئەکەن چونکە لە ئەوەڵی ئەم اعتراضاتەوە ئەوان لەگەڵی خەڵکەکە بووگن خۆیان پێشقەراوڵ بووگن حتممەن لە داهاتوش هەر حزوریان ئەبێت بەڵام بۆ ئەوەی کە چە بکرێت کە ژنانی خانەدار و یا ژنانی بە نظرم ژنانی خانەدار ڕستانەی یەکجار زۆر ئەتوانێ کاریگەری لەسەریان هەبێت چون لەوانەیە وەکو ژنی کرێکار لەوانەیە وەکو ژنێکە لە عەرسەهایەکی ترستە کاری یەدی و فکری فەقێک ناکە ئەوانەکە لە سەفحی ئاموزش لە سەفحی خدماتی دەرمانی ئەوانە کارەکەن ئەوانە شەر وەکو کرێکار حسای بکرێن بەڵام خۆ ژنانی خانەدار بە نظرم ڕستانە یەکجار زۆر ئەتوانێت تاثیر گوزار بێ لەسەریان ئەگەر ڕستانە هایەک ببن کە ڕێنوێنی و ڕۆشنگەریەکی وەها بکرێ بۆیان مدام ئەخباری تازە و ئەکتوێل بدرێتە دەستیان حتممەنەکە ئەوانیش بۆ خۆیان کۆمیتەی مەحەلات چوزانم شتایەکی مستەقل بۆ خۆیان پێک ئەهێنن کە ئەگەر ڕێنوێنی هایە بکرێت لە تەریقی ڕسانەکانەوە خۆ ئەوانیش حتممەنەکە ملحق ئەبن ئێستا متەسفانە ئەو حزورە وتم حزورە فیزیکی شاید نەبێت نەکرێت کە ئەو فشار و سەرکوبەی کە لە ناو کۆمەلگا هەز شاید نەکرێت بە شکلی علەنی سریە کارگەر بکرێت بەڵام خۆب لە تەریقی ڕسانەوەی سەخۆشبەختانەوە تەکنۆلۆژی پیشرفتی کردووە ئەوەندە بە تەک بەتەکی ئەفرادی کۆمەلگا ئەسەن هەر ئەم اعتراضاتە کە ئابۆ شکڵە و بۆ سەدحەگەیش بە نەزەرم نەقشی ڕسانە بەجار زۆر بوو بۆ ئەوەی کە ئەم شتە فراگیرترەوە بوو گۆستەردەترەوە بوو بە شوێنەکان ترگەیش بە نەزەرم ئەتوانێت ئێستش ڕنگدانەوەی هەبێت بۆ قەدەمهای بعدی بۆ فازهای بعدی ئەم اعتراضاتانەوە بەتایبەت بەشی ژنان کە یەکێ لە کەسانێ بووگن کە سەرەکی ترین و ئەسڵی ترین شخصی ئەم اعتراضاتانە بوون پێوەست ببن و بۆ داهاتوو قەدەمهای بعدی بۆ بگیت. زۆر سپاس پێم وایە بێ هاوڕێ هەڵمەت پەیوەندیەکەی بەرقەرار بوو. هاوڕێ هەڵمەت دەنگمانە بیسن کاک هەڵمەت دەنگمە بیسن بەداخەوە دەنگمان نەبیستە کاک هەڵمەت هاوڕێیانی هاوکارم ئەگەر بکرێت کلیپێ بڵاوەکەینەوە دواتر چینەوە لەگەڵ هاوڕێ ئەسرین بەردەوامە بی.
کەس لە کەس ناپرسێت ڕەشەمەستە ڕۆژگار وەرە بڕوانە ڕفێق کە چەپ هەستە ڕۆژگار لێرە ژین مانای نییە کەس بە ژین بڕوای نییە هەموو هەر مەرگە بووقین لێرە هەر مردنە ژین لێرە لە جیاتی ژیان دێت بەرەو پیری نەمان لێرە لە جیاتی هەبوون دێتە پێشوازی نەبوون لێرە ڕۆیا قەدەغا شێر و خونیا قەدەغا دڵ و بەران و نەفەس هەموو لێرە قەدەغا ئێرە هەر بەندە و بەس بەند و بەندی و قەفەس بەڕە لێرە بێجگە بەش بە سینگی تۆ نەفەس نەبزەی دڵدارێ نەوشەی بۆ یارێ نەوتەی دێتە دەرێ لە زمانێ زارێ لێرە لە جیاتی ژیان دێت بەرەو پیری نەمان لێرە لە جیاتی هەبوون دێتە پێشوازی نەبوون لێرە ڕۆیا قەدەغا ژێر و خونیا قەدەغا دڵ و بەران و نەفەس هەموو لێرە قەدەغا. هاوڕێسترین دووبارە بەخێر بیتەوە پەیوەندیەکەمان لەگەڵ هاوڕێ هەڵمەت بەردەوام نەبوو وەکو دوایین پرسیار باستان لە مانگرتنی کرێکاران کرد ئێوە کە لە جەرەوەی وڵاتن و ئەو کەسانەی کە لە جەرەوەی وڵاتن چۆن دەتوانن پشتیوانی خۆیان بۆ خەڵک بۆ کەسانەی کە لە مانگرتندان دەربڕن. بەڵێ گوڵناسگیان تا ئێستا پشتیوانی خەڵکی دەرەوەی وڵات زۆر بەباشی کراوە لە خەڵکی ئێران لە ئاستی میلیۆنی و حتا میلیۆنی شاید زۆر بێ بەڵام لە ئاستی هەزاران کەسی پشتیوانیان کردووە لە ئاعترازاتێکە لە ئێران بەردەوامە و فکرەکەم ئێستش کەماکان ئەگەر خەڵکی دەرەوەی وڵات هەر بەسەر ئەو شتە بڕۆن یانێ ئەو هەمبەستگیەکە هەیەە کەماکان ئەدامەی بدەن خەڵکیش بە نوعی دڵگەرمی بۆ وجود تیانەوە ئەو حسە ناومیدی و ئەو حسێکە جمهوری ئیسلامی ساڵیانێکە ئێوێ بەسەر کۆمەلگایە زاڵ بکات خب ئەوە مقدارێک کەمڕەنتر ئەبێتەوە بە نظرم نەقشێکی یەکجار زۆریان هەیە کەسانێکە لە دەرەوەی وڵاتن ڕنگدانەوەکی زۆریان هەبووە لە بەربڵاوکردنەوەی ئەمە اعترازاتانێکە لە ئێران هەیە خب شاید اعترازاتێکە لە ئێران هەبوو ئەگەر کەسانێکە لە خارج کشوەرن هیچ گونە عکسۆڵعەمەڵێکیان نەبوایەت هیچ گونە هەڵویستێکیان نەبوایەت هیچ تەزاهورات و ئاکسیۆنێک بەڕێ نەخرایەت هیچ پرسیایەتیکیان نەکردایە لە سازمانهای مختلف لە دەرەوەی وڵات شاید لەو سەتحە جەهانی نەکرایەتەوە و ئێمە بینین تەواوی دنیا بەدەنگ هاتوون دیارە دەوڵەتەکان خب ئەوە باسی جیاوازە کە دەوڵەتەکان مەنافعی خۆیان هەمیشە لە بەرچاو گرتووەوە ئێمە و ئینتزاراتە متەسفانە ئەبێ بمان بێ بەڵام لە عین حاڵیش بەڕێوەی نابن یعنی دەوڵەتان بۆ خۆیان مەنافعی خۆیان مەنافعی اقتصادی ئەرجەحیەتی هەیە بە من هەموو شتێکە بەڵام خب دەنگی خەڵکی وەکو دەنگی خەڵک گەیشتووە بە تەواوی جیهان لە تەرەفی کەسانێکەوە لە خارج کشوەرن من بە نظرم ئەمەش هەر ئێدامەی ئەوێت و من خۆم شاهدی ئەوە هەم کە هەر هەفتە باتەوەجە بەوەی کە لێرە ژیانێکی ماشینیە ئەڕۆیتە سەرکار و بەرتبقی ئەوە خەڵک بە نوعێک جۆرێ سازمانیان داوە کە هەموو هەفتەی هەموو ڕۆژێک ئاکسیۆن و تەزاهورات بەڕێوە بچێت لە سەدحی هەزاران کەسی حتا سازماندەهی کراوە لە شارهای مختلف و مرکزی سازماندەهی کراوە و بە نظرم ئەمە بێ بەردەوام بێت و سەدحی مطالباتێکە و خەڵکە گەرەکیانە بەر دەرکی سازمانەکان سازمانە گەورەکان بگرن و بە نظرم ئەمە ئەبێ ئێدامەدار بێت.
بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەسرین. هاوڕێ هەڵمەت دەنگمانە بیسن ئێستا. هاوڕێ هەڵمەت دەنگمە بیسن. هاوڕێ هەڵمەت دەنگمە بیسن. بەداخەوە دەنگمان نابیسێ. کێشە ئینترنێتە حتمما. بەڵێ کێشەی ئینترنەتی هەیە گۆیا. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر سپاس بۆ هاوڕێ ئەسرین و هەروەها هاوڕێ هەڵمەتی پایبەندی کە لە بەرنامەکەمان بەشدار بوون، بەڵام بەداخەوە هاوڕێ هەڵمەت نەیتانی زۆرتر بەشدار بێ. هیوادارم بتوانین لە بەرنامەیەکی تری ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵادا هاوڕێ هەڵمەت بەشدار بین و زۆرتر لە قسەکانی گوێ بگرین. سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون. ماڵاوە. جوی کوردستانی زلف زوای رزگاری جینای جینستانی ناوی تورم زیاداری اورز مزون بردهوایا سرچو بیشار ویرانی وای ستم اورتی بری بو لجن و جان و آزادی آی لاجن خیلی ظالم دیمنی آزادی بدینم ای وای جگم همولا مهتاو سار جکاتی نگاوی وداری وقبول بودی واری مسارولای کردستانا مسات چرای گشترانا مسارولای کردستانا مسات چرای گشترانا آرنجین هنای شورش محسازین ای گزی هنا محسازین ای گزی هنا مسای ما جماورا مسای ما جماورا مسا شقامی سنگرا مسا شقامی سنگرا مسا کانی تسلنکان دیدی دشمن بوداروان مسا کانی تسلنکان دیدی دشمن بوداروان نمانوی صدارشی البرابری جن پیاو نمانوی دشمنی جی نمانوی دشمنی جی مسای ما جماورا مسای ما جماورا محسا شقامی سنگران محسا شقامی سنگران
به دست خون میشانو شروانو 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 کسی یادای که به قربانو تو نهیلی طولامه به دست خون میشانو شروانو 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 چلنگو از گوریده دل که یاری باراده تفنگل سر میلانو شروانو 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 چلنگو از گوریده دل که یاری باراده تفنگل سر میلانو شروانو 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 گرکتین برخانو لولی بده سنگانو بلسو بس که حیرانو شروانو 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 گرکتین برخانو لولی بده سنگانو بلسو بس که حیرانو شروانو 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 دریا دوست دزانو کس کسوران ازمانو یان چکادش من مانو شروانو 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 دریا دوست دزانو کس کسوران ازمانو یان چکادش من بر خدانا دنیا و بی بر خدا جور بند و زندانا جنوشیان آزادی بانگواز گشمانا مینه یالای رزگاری دایم مناو مشمانا گشتن دوره لبی شربشتیمانا گشتن دوره لبی شربشتیمانا یک ثانیه و آزادی مشغلان ریمانه مشغلان ریمانه ازگرن دی ازگرن روش بر خدانا دنیا و بی بر خدا جور بندو زندانا جنواشیان آزادی بانگواز گشمانا وینه یالای رزگاری دایم مناو مشمانا بر خدانا دنیا و بی بر خدا جور بندو زندانا جنوشیان آزادی بانگواز گشمانا وینه یالای رزگاری دایم لناو مشمانا